هەر سێلایانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار و کشتتوکاڵ و تۆڕی ڕێکخراوەکان ماوەی زیاتر لە 2 مانگ و بۆ 3 مانگە بێ ئەمە ئامادەکاریمان کردووە بۆم کەرنەڤاڵە گەورە چکە لە دوای یادی عاشورا کە لە نەجەف و کەربەلا کرێ ئەمە دووهەمین گەورەترین کەرنەڤاڵەکە لە هەموو هەرێمی کوردستانە کرێ. ئێمە لە ڕێگەی سەرجەم تیمەکانمانەوە سەرجەمێکە ئیداریەکانی سنوور پارێزگاڵەجە بەبێ جیاوازی سپاس بۆ هەمویان ئامادەکاری زۆر باشمان کردووە. یەک ئامانجیشمان هەیە کاتێکی باش و فستیڤالێکی لە ئاستی چاوەڕوانی خەڵکەکە ئەنجام بدەین. ئاسپاس بەخورا ئامادەکاریەکان گەشتونتە قۆناغێکی زۆر باش ئەتوان بڵێم لە قۆناغی پێشکەوتانی و خۆشتانەی بینن و خەریکی چاکنی ڕێگاوبانەکانی ئەوەی کە ئێمە دڵخۆشەکە لە سەدا سەر و 50 بۆ 60 ئەو کەسانی کە هەبوون بە خاوەن هەلیکار خانمانی دەستڕەنگینن بێجێکارە دەستیەکان کە لە سەدانەوە نوێی خانمانن بەروبوومە کشتتوکاڵەکانی واش لیاوای لێکردو لە پاڵ برا خۆشەویستەکانمانە لە پاڵ باوکمانە لە پاڵ هاوسەرەکانمانە بە دڵنیایی هەرێکێک لەم شوێنانە دوو خاتوونی دەستڕەنگینی جوتیاری خاوەن شەهادە ئەبینی کە ئامادەن بە باشترین شێوە بە جوانترین جلوبەرگی کللتوری بانگەواز بۆ کەپرەکەی خۆیان بکەن بۆی پڕفرۆشترین بن بۆی باشترین خواردن پێشکەشی میوانەکانمان بکەن. بەڵێ لە ڕووی بەربوومە کشتتوکاڵیەکانەوە ئەم ساڵ زیاتر هەمە چەشنمان کردو زیاتر گرنگیمان بە کاری دەستی و بەرهەمە کشتتوکاڵیەکان نیاوە و لە ڕووی چالاکی تەرفیهیەوە ئەم ساڵ چالاکیەکانمان زیاتر بۆ کۆرسەتی گۆرانیمان هەیە زیاتر ویستمانە کللتوری منطقەکە ڕنگ باتەوە لە جۆری هەڵپەرکێ لە جۆری هۆرە و گۆرانی و سیاچەمانە لەو هونەرمەندانەی کە خەڵکی هەڵەبجەن وایشێک لەو هەمە چەشنانەی کە کردومانە فەیسبراندمانداناوە ویستمان هەموو چوارپارتی کوردستان بێ مەسەرەن لە بادینی بێ لە هەورامی بێ لە سۆرانی بێ زیاتر هەوڵمان ناوە ئەو کەسەی کە دەرئەکەوێت و ڕیکلامەکە بۆ فستیڤالەکەمان خەڵکی منطقەیەکی تر بێ بۆ ئەوەی ئێمە دەرفەتێک ینی بەکو دەرفەتێک بینیمانەکە فستیڤالەکەمان زیاتر بە نێو دەوڵەتی بکەین واتە هەنگاوەکانمان دەست پێ کردووە و یەکێکی کەش لەوانەیە کە ئەم ساڵ جەناوی پارێزگار بە سوپاسەوە زۆر بەجددی لەگەڵمانەوە دەستی لەگەڵ دەستمانە بووە ئەمەش قوت و هێزێکی زیاترا بە ئێمە و داواکاریەکەم لە دانیشتوانی پارێزگای هەڵەبجە هەیە کە لەو ڕۆژە کەمترین ئۆتۆمۆبیلی خۆیان بەکاربێنن زیاتر دوو سێ ئایلەکان کۆ ببنەوە یەک ئۆتۆمۆبیل بەکاربێنن زیاتر پاس بەکاربێنن دڵ و دەستیان کراوە بێت بۆی پێشوازی لە گەشتیاران بکەین چۆمە دەرفەتێکی گرنگە بۆ ئەوی بیسلمێنین هەڵەبجە چەند خانەدانێک هەر وەکو زمانی کۆن چەند گرنگە ئێمە بتوانین دڵمان بکەینەوە بۆ گەشتیارانە و کاتێکی خۆش بەڕێ بکەن.